لە دوای دەرچوونەوەی بە ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان مامۆستا سەلاح الدین محەممەد بەهادین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە یاوەری وەفدێک لە سەرکردایەتی یەکگرتوو سەردانی دەڤەری چەمچەماڵی کرد. لە سەرەتای سەردانەکەیدا لەلایەن بەرپرس و کارگەڕانی مەڵبەندی 11 و زانایان و ئەندامانی یەکگرتووە پێشوازی لەکراو. پاشان لەگەڵ پیشەیەکانی یەکگرتوو زانایانی ئاینی کۆبوویەوە و دواتریش لەگەڵ ڕێخستنەکانی هەرسێ لقی تەکێ و شۆڕش و چەمچەماڵ کۆبوونەوەی ئەنجامدا و هانیدان بۆ زیاتر پابەندبوون بە بیری میانڕەوی و پرۆژەی ئاشتیانی یەکگرتوو. بەڕێزیان هاتووە بۆی لەگەڵ ڕێخستەکانە لە نزیکەوە باردۆخە سیاسەکە تاوتێ بکات بۆ ئەو پێشنیاری کە هەیە و پێشنیار و داواکاریانی کە هەیە ڕێخستەکان ئەتوانن لەگەڵ مامۆستای ئەمیندارە تاوتویکەن بۆی هاتنەکەی بەڕاستی بۆ پایتەختی شەیدان ئەلفاکراوەکان لە مانگی مەولودا واتای تابەتی خۆی هەیە. بەشێکی دیکە لە سەردانەکانی ئەمینداری گشتی یەکگرتوو پەیوەست بوو با پرۆژەی یەخستنەوەی ناوماڵی ئیسلامیەکانی کوردستان و لەو چوارچێوەیەدا مەڵبەندی 5 بزوتنەوەی ئیسلامی و مەڵبەندی 7 چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامیان بەسەر کردەوە و ئەو پەیامەی پێڕاگەیاندن کە دەبێت هەمووان لە خەمی ئەو پرۆژەیەدا بین. ناوماڵی ئیسلامی بێگومان ئیسلامیەکان لە کوردستانە بەشێکن لە میلەتە، بەشێکن لە حاڵەتە سیاسیەکەی ئەم میلەتە، بەڵام ئەگەر ئەوان موفق ببن یەک ماڵ بن کە ئینشاءالله بەرەو ئەوەچێ و بڕیاری جدی و ئیرادەی جدی هەیە ئەبینە بەشێک و فاکتەرێکی ئیجابی بۆ ساحەکە، ئەبینە پارچەیەک لە فشار لەسەر ئاشکردنەوە و لەسەر ڕێخستنەوەی ناوماڵی سیاسیەکانی کوردستان. بۆ ئومێدەواری ئینشاءالله ئەم سەردانیانە بێتە سەرچاوەیەک بۆ زیاتر دڵخۆشکردنی ئەندامانی هەرسێلابووی کەوا ئینشاءالله ئەم پرۆژێ زیاتر بکەیتە سەرپای خۆی و بەرەو پێش بچێت. ئەمە ئەبێتە بناغەیەک بۆ هەوێنی برایەتی زیاتر لە نێو ماڵی هەموو کووردا بە گشتی و بە تایبەتیش لە نێوماڵی ئیسلامیەکان. ئێمە بە ئەم هەنگاوانە بە زۆر پێویستە زانین وازانین کە ئەو پرۆژەیە ڕەنگی داوەتەوە لە سەر و لە خوارەوە ئینشاءالله کاریگەری ئیجابی باشی ئەبێەوە لەوێشەوە ئەتوانین پێکەوە کاریگەریمان هەبێت لەسەر یەخستنی ناوماڵی کوردستانی. و جگە لە سەردانە سیاسیەکانی ئەمینداری گشتی وەفدی یاوەری ژمارەیەک سەردانی کۆمەڵایەتیان لە سنوورەکە ئەنجامدا. لە ناویاندا بەشداریان کرد لە پرسەی فاتح شوانی باوکی شەهید عەمید شێرکۆ شوانی. ئەمڕۆژ مامۆستا بەهادین سەرداری ئەرەی کردووە، ئەمە دڵخۆشین بۆ سوپاسێکین و سوپاسی سەردانەکەی یەکەین و جێگای سەوریە بۆ ئێمە کە خەڵک بە پەرۆشە و خەڵک و خزم و کەسوکار لەگەڵمانایە لە مەراسیمەکە. ئەمە بادیان سەوابتە بۆ تێگەیشتن زۆر گرنگ بوو. سەردانی ئەمجاری ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ چەمچەماڵ جیاواز بوو لە جارەکانی پێشوو، چونکە جگە لە بەسەرکردنەوەی ڕێخستەکانی یەکگرتوو لەگەڵ دوولایەنە ئیسلامیەکەی تر لە چەمچەماڵش کۆبووە. لەژێر ڕۆشنایی وتەکانی ئەمینداری گشتیدا دوو حیزبە ئیسلامیەکە لە چەمچەماڵش بڕیاریاندا کە هاوکار بن لە سەرخستنی پرۆژەی لایەنە ئیسلامیەکان. گۆران لوقمان، کەناڵی سپەدا، چەمچەماڵ.